کوێستا پرۆسەی وەگرتنی گەنمی جوتیاران لە ساحلەکانی هەرێمی کوردستان بەردەوامی هەیە کەوا بڕیارە تاوەکو کۆتایی با بڵێن مانگی حوزەیران مانگی هەفت ئەو پرۆسەی بەردەوام بێت لە ئێستاوە وەزارەتی کوشتکاڵ بە هەماهەنگی لەگەڵ وەزارەتەکانی با بڵێن بازرگانی و دەستەوە بەهێنان لە هەماهەنگیدایە ئامادەکاریان کردو بۆ ئەوەی کە دوای ئەو پرۆسەیە ئەو گەنمە زیادەیە لای جوتیاران ماوە لەلایەن ئەو دوو کۆمپانیای کە باس کرد کۆمپانیای قەیوان و کۆمپانیای خۆشناو لە شاری هەولێر ئەو گەنمە زیادە لە جوتیاران وەرگرنەوە من بۆ وەگرتنی زانیاری زیاتر لەبارەی ڕێژەی گەنمەکە و ئامادەکاری ئەو کۆمپانیانە ئێستا لە وەزارەتی کوشتکاڵم بەڕێوەبەری گشتی پلاندانان هێشام ئەڵخاڵقم لەگەڵ زانیاری زیاترمان پێدەدات ماوەسای شەم سڵاو لێبێت ئەگە پێمان بڵێ ئامادەکاریەکانتان بە وەگرتنی ئەو گەنمە زیادەی جوتیاران دوای پرۆسەی وەگرتنی گەنمی جوتیاران لە عێراقەوە چییە و کەی دەست پێ دەکات؟ هەروەکو هەمومان دەزانین پرۆسەی بە بازارکردنی گەنمی جوتیاران دەست پێکرد لە هەفتی شەشەوە بەردەوام دەبێت تا کۆتایی دێ بە پرۆسەکە لە 28 مانگی هەفت کۆتایی بە پرۆسەکە دێ ئەو گەنمەی کە بڕە گەرمەکەی زیاد ماوەی جوتیاران کە وەرنەگیراوە هەردوو کۆمپانیای قەیوان خۆشان هەڵدەستن بە وەرگرتنی بڕە گەرمەکەی ماوە. ئەو ڕێژە گەنمەی ئێوە پێشبینتان کرد ئەم ساڵ چەند گەنم بەرهەم هەبیتن و ئێستاکە ینی چەند ڕێژە گەنم چەند تەن گەنم زیاد دەکاتن دوای ئەوەی کە ئەو 700,000 گەنمە تەن گەنمە لە جوتیاران وەرجیا پێشبینتان هەیە کە چەند تەن گەنم زیاد دەبێت؟ جارێ هیچ زاتایەک و زانیارێکی دیار ناکەوێت هەتا تا پرۆسەکە بە تەواو دەبی ئینجا زانیەکان کۆ دەکرێتەوە ئەو کات دەزانین چەند بەرهەمان وەرگیرایە و چەند مایە. ئێستا بە نرخەکەی قسەتان و توێشتان کردووە لەگەڵ دوو کۆمپانیای ناوبەرەوە کە نرخی وەگرتنی ئەو گەنمانە چەند دەبێتن؟ بەڵێ ئەمە نووسراومان کردووە بۆ دەستەوە بەرهێنان و لیژنە تایبەتمان هەیە لەگەڵ وەزارەتی پلاندانان وەزارەتی بازرگانی دەستەی وەبەرهێنان وەزارەتی کشتوکاڵ بە سەرپەرشتی ئەنجومەن زیران بۆ دامەکردنی نرخەکە بە جۆرەی بازاڕی بۆ جوتیارەکان سودمە بنەوە. لە نرخی بازار گرانتریش دەبێتن ینی وەکو لە چوارچەوەی پاڵپشتی وەزارەتی کوشتکاڵە حتمما دەبی نرخەکەی بەرزتری لە سەری بازار ئەگەرنا هیچمان نەکرد بەس لیژنەکە بڕیاردا ئەوە لەم کۆتاییدا لیژنەکە بڕیاردا بە چەندی تەنی بە چەند وەردەگیرێت. دوو کۆمپانیا لە شاری هەولێر و سلێمانی ئەو پرۆسەیە بەڕێوە دەبرن بڕیارە ئەی بۆ شاری هەولێر شاری دۆک چیتان کردووە؟ هەردوو کۆمپانیا بە مشتەرکی ینی وایە بڕیار وایە بۆ مشتەرکی ئیدهۆک وەرگرن بەس زارێ ئەوەش دیار نییە بەڵام بۆ هەردوو کۆمپانیا و سەرپەرشتەوەیشێک کۆمپانیا قەیوان کۆمپانیا خەشوان بەتاکید هەموو هەرێم دەگریتەوە. کاتەکەی دیاری کراوە لە کەی دەست پێ دەکات تاوەکو کەی کۆتایی دێتن؟ ئەوە یەکەم زە بە کۆتایی بە پرۆسێ بە بازارکردنی گەرم بینین کە کۆتایی هات حتمما ئەوان دەست پێ دەکەن بڕیاردە لیژنە هەیە بڕیاردا بڕی نرخەکە و بڕی بەرهەمی وەرگیرا و ئەو دابین دەکرێت لیژنەکە بڕیار دەدا. بەخوای کاتەکانەوەدا ئەوە نییە چ مشکلێکمان نییە لە کات یعنی حەسەبی ئەوەی دەزانین بڕی بەرهەمەکە و بڕی ژمارە جوتیارەکان کە ماوە دەستیمیانەکەدا ئەو تاکوم بۆ بازارەکەی دەکات بڕی گەنمەکە زیاتر بی ئەوەندە کاتەکەی زیاتر دەبێت. تاکید بڕی گەنم زیاتر بی و جوتیارەکان ژماریان زیاتر بی کەواتە ماوەکە زیاتر دەبێت. سپاس بۆ هیشام خاڵق بە ڕێبەری گشتی پلاندانان لەوە بە ڕێبەری پلاندانان لە وەزارەتی کوشتکاڵ